وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانماندا لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەستاوین بە دابینکردنی 120 سەبەتەی خۆراک بۆ 120 ماڵی هەژار و نەدار و کەم دەرامەت بە هاوکاری خێرخوازان بە هاوکاری دەوڵەمەندان و لێرەشەوە دەستخۆشیان لە یەکەین خوا گەورە پاداش تێمداتەوە یەکەم زار و دومین زار نییە هاوکارمان نەبن بۆ ئەم خێر و پرۆژانە و لێرەشەوە داوا لە خێرخوازان لە دەوڵەمەندانەکەین هاوکارمان بن بۆ پرۆژەکانمان بۆی بەردەوام بین بە چاکترین شێوە باشترین شێوە هاوکاری فەقیر و هەژار و کەم دەرامەتەم بکە.